ئەمڕۆ 23 ئۆکتۆبری 2018 بە هەماهەنگی لەگەڵ کەنیسەی کاتۆلیکی شاری تۆیفن لە وڵاتی سویسرا و کۆمیونیتی شارەکە هەستاین بە ئەنجامدانی پرۆژەی 29 دانە خانوو بۆ برا ئاوارەکانمان لە ڕۆژاوای کوردستان لە کەمپی باسفرمە لە قۆناغی یەکەم 9 دانە شلتەرمان دابش کرد و ئەمڕۆ پرۆژەی دابشکردنی 29 20 شلتەری ترمان ئەنجامدا. 8 لەو شلتەرانە لە 2 ژوور پێک هاتبوون و 12 تریان لە 1 ژوور پێک هاتبوون. ئەو کەسانێک کە دەستنیشان کرابوون بۆ ئەوەی کە شلتەرەکانیان پێ بدرێتن خەڵکانێک بوون کە لەلایەن UNHCR کیسی پرۆتێکشنیان هەبووە و لەلایەن محافزە یعنی EJCC دەستنیشان کرابوون کە پێویستیان بە خانووەکانە. بۆیە بە خۆشحالی و ئەمڕۆ توانیمان قۆناغێکی باش دەرباسکەین بۆ دابشکردنی ئەم 20 خانووە بەسەر خەڵکی ڕۆژاوای کوردستان لە کەمپی باسفرمە و لە پلانماندا هەیە کە لە ماوەی داهاتوودا ئینشەڵا 21 شلتەری تریش دروست دەکەین بۆ ئەم خەڵکە. بە سپاسەوە بۆ دۆنەرەکانمان بۆ هاوبەشەکانمان لە وڵاتی سویسرا.